لایەنەکانی هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی ساختەکاری لاڵبژاردنەکان و داوای پێداچوونەی تۆماری دەنگدەران و هەروەها گرنگترین شت کە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکانە ئەم خواستە ئێستا لایەن زۆربەی لایەنەکانی هەرێمی کوردستانەوە خراوەتە ڕوو. هەروەها ئاماژە بۆ دەکەن ئەگەر زوو هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن بکرێ ئەوە هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام دەدرێ، بەڵام بە دواکەوتنی ئەو وا دەکات ئەو ماوە یاسایی لە بەردەم کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمدایە بۆ ئامادەکاریەکانی هەڵبژاردن بەسەر بچێت و دوجاریش هەڵبژاردن دوا بکەوێت. ئێمە دەمانەوێت گفتوگۆ بکەین لەبارەی ئەم بابەتەوە لەبارەی ئەم پرسەوە بە میوانداری دکتۆر ئەمیر نامێق چاودێری سیاسی کە بەڕێزیان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە میوانمانن. دکتۆر ئەمیر ئەم کاتت باش و بەیانیت باش. من دەمەیەکەم پرسیارمەوە بێ ئایا بۆچی مەسەلەن ترس هەیە لەوەی هەمواری یاسای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکرێت لەلایەن هەندێک لایەنەوە کە ئەمە بۆ خۆی وەکو چاودێرانی سیاسیش باسی دەکەن، وەکو یاساناسانیش باسی دەکەن کە هەموارکردنەوەی ئەم یاسایە دوجار لە قازانجی هاوڵاتیانی هەرێمە. بڵێ بەیانیتان باش، بەیانی بینەرانی کورساتی عزیز باش. من نازانم یعنی بۆ ترس هەبێ، بۆچی ترس هەبێ؟ تۆ یاسایەکە هەڵبژاردن هەر هێزێکی سیاسی ئەگە متمانەی بە جەماوەر و دەنگدەری خۆی هەیە و متمانەی بە خۆی هەیە، یاساکە بە چۆن و شێوازی بە چ فۆرمێک بێ پێم وانی حەق نییە بترسێ و لەمپەر دروستکە لەبەر ئەوەی کە ئەم یاسای هەموار بکرێتەوە. ئەم یاسایەکە هێز و لایەنە سەرچێکی بەشێکی زۆر لە هێز و لایەنە سەرچەکانی سەرگۆڕەپانی سیاسی کە کورسی و پێگەی باشیان هەیە و فراوانیان هەیە لە پەرلەمانی کوردستان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کەم یاسایە هەموار بکرێتەوە. بۆچی هەموار بکرێتەوە؟ لەسەر چه ئەساسێک هەموار بکرێتەوە؟ دووسێ فاکتەر هەیە زۆر گرنگە بۆیە هەموو پارێزگاکان و هەموو ناوچەیەک بتوانونێت ڕاستەقینەی خۆی هەبی لە پەرلەمانی کوردستان داخوازیەکانی ناوچەکەی خۆشنوورەکەی خۆچەشەکانی ئەو دەوروبەرە و هاوڵاتیانی ئەوێ کە تەمسیل ئەو ناوچێ دەکاتن لە پەرلەمانی کوردستان بتوانین داکۆچی لێ بکاتن و بیخاتە ڕوو کاری لەسەر بکە. ئەوەی ئێستا کە با بڵێن ئەو شێوازێکی ئێستا هەیە بەڕاستی عەدالەتە چواتی دانێ لە هەموو ناوچەکان نوێنەر بێ. جار وایە بە دەنجی پارێزگایەک کە لە ئەنجامی زۆرینەیەک دێ هەموو لاک دەزانین ئەم زۆرینەیە چۆن بەدەست دێ، کاندید لە پارێزگایەکی تر هەوڵ دەدرێ دەربچێنرێتن، لە قەزایەکی تر هەوڵ دێ دەرچێنرێتن. ئەمە زۆر لە نەعەدالاتی تێدایە. ئەوەی ئێستا کە دەگوزارێ فرە بازنەی باوە لە وڵاتانی دەرەوە لە وڵاتی پێشکەوتەکان لە دنیای دیموکراسی لە دنیای هەڵبژاردنەکان تەنانەت عێراق بەو هەموو دۆخی کە هەیەی هەڵبژاردنی گۆڕینێک لە توانچی فرە بازنەی بەس پارێزگاکان بەڵکو قەزاکانیش ناوچەکانی جا ئەمە پرسیارێک دروستەکە دکتۆر بۆچی بەڵێ ئەمە پرسیارێک دروستەکە بۆچی لە عێراق پێمان قبوڵە بەڵام لە هەرێمی کوردستان پێمان قبوڵ نییە؟ بڵێ لە هەرێمی کوردستان بۆچی قبوڵ نییە؟ ئەمێکی ئێستا دەگوزارێ بەس بە تەنیا هەموارکردنەوە یاساکە نییە. عێراق دەوڵەتە پێم وایە تۆماری دەنگدەرانیان بۆ بایۆمەتریی کە کۆمەڵێک مستەمسەکات و بەڵگەی عێراقی بوون کە تێدا بوونی هەیە تا ئاسێکی زۆر دەتوانم برم بێخەوشتر و بێگەرتر و پاکترە بۆ هەڵبژاردنەکان. ئەمەی ئێرە بەداخەوە تۆماری دەنگدەران پاک نەکراوەتەوە تا ئێستا دەگوترێ دووبارە هەیە دەنجی خەڵکی ترکە فۆرمی خۆراکی هەیە و لەناو لەستەکەدا ڕەنگە هەبێ. لە عێراق کە قبوڵە دیارە سنگ و ڕەنجی و دەنگی هێز و لایەنە سیاسیەکان دیارە چەندە. لە هەرێمی کوردستانش چۆن ئەو زۆری نییە کە مسۆگەر دەکرێتن و دەنجی بەسدا دەهێنرێتنەوە واقعەکە دیارە بۆچی لای خەڵک ڕوونە. لەبەرەوە من پێم وایە ئەو لایەنانەی کە قبوڵیانە بەردەم کەسێک ڕوبەڕووی خۆیان دەبێتەوە بۆچی قبوڵی ناکەن. بۆ لە عێراق پێتا قبوڵە لەبەوەی ناتوانێت قبوڵی نەکەن، بۆ لێرە دەتوێت بە زۆر فەرزیکەی و قبوڵ بکرێ. باشە تا چەند گرنگە یعنی ئەو ڕێکارانەی کە پێویستن بۆ هەڵبژاردنێکی دروست بگیرێتە بەر بۆ نمونە ڕێگری لە ساختەکاری بکرێ بەوەی کە تۆماری دەنگدەرانە و تۆ وتت پا بکرێتەوە و هەروەها کۆمیسیۆنیش ینی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمیش کارا بکرێتەوە چکە بە بێ ئەوەی کە ئەوان کارا بکرێنەوە کارەکان بەڕێوە ناچن لەگەڵ هەموارکردنەوە یاسای هەڵبژاردنیش.
یعنی ئەمە سێ هەنگاوی گرنگە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان ببێتە خاوەنی هەڵبژاردنێکی پاک و بێگرد و باوەڕپێکراو لە ڕووی هەم هەرێمی و هەم ناوچەی هەم نێودەوڵەتیشەوە ئەمانە یعنی ئەم هەنگاوانە ئەگەر بنێ چ یعنی چ مەترسیەکی هەیە هەر هێز و لایەنێکی سیاسی ئەگە بڕوا و بتوانێت لە پێشودا باس بکە بڕای بە دەنگدەرانی خۆی هەبێ ئەبێ لەگەڵ پاکردنەوەی تۆماری دەنگدەران بێ ئەبێ لەگەڵ ئەوە بی هەموو ناوچەکان هەموو سنوورەکان لە هەرێمی کوردستان وێنەی ڕاستەقینەی خۆیان هەبێ من پێم وایە ئەگەر ئیرادە هەبێ بۆ هەڵبژاردنێکی پاک و بێگەرد هەموو شتەکان زۆر زۆر نۆرمالە و ئاساییە شتێکی شتێک نیە لە ژیان دەمستەحیل بێ ئەشتواندری کۆمیسیۆن کارا بکرێتەوە و ئەشتواندرێ یاساکە لە ئایندێکی نزیکدا بە ماوەی چەند ڕۆژ و چەند هەفتەیەک یاساکە هەموار بکرێتەوە لەوەی پرۆژه یاسا ئامادەکراوە لەلایەن کوتلە سیاسەکانی پەرلەمانی کوردستان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کراوە پێم وایە شتێک نییە مستەحیل بێ ئەگە هیچ لێ بەگە بمانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت دەکرێت تەکلیف لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردەکانی عێراق بکرێ سەرپەرشتی ئەم پرۆسەیەمان بۆ بکاتن لە هەڵبژاردی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێ ئەمە عیبە نییە هیچ دەبێت توانین داوای لیستی تۆماری دەنگدەران بکەین کە لە پەرلەمانی عێراق هەڵبژاردننی بۆ کراوە ئەم لیستە بکەینە پێوەرەی ئەساسی بە شێوەیەکی کاتی بۆ ئەم خولە بۆ ئەگە بمانێت پەلەبی لە کاتی خۆی هەڵبژاردەکان بکری و کاری لەسەر بکەین و بە هەمان شێوە ناسنامەی بایۆمەتری هەڵبژاردەکانی عێراق پێوەەر بێ نەک لە جەخت لەسەوە بکرێتەوە جنسیە و تەسکەرەی عراقی بێت ئەمجارە با لەگەڵ نەبێت لەناو هەڵبژاردەکان بگۆڕدرێەوە و شەوی هەڵبژاردن معتەکان بگۆڕدرێ و مەسئولی وەستەکان بگۆڕدرێتن ئەگەر ئێمە بڕوا متمانەمان بە خۆمان هەبێ زۆر بەدائیل هەیە ینی ئەلتەرناتیڤ دەتوانین هەڵبژاردنێکی زۆر زۆر باش بکەین من گەشتبینم زۆر ڕەشبین نیم من پێم وایە نەرمیەک هەیە ولانە سیاسەکەن لە ئەندێکی نزیک دە ڕەنگە دەست بە گفتوگۆ بکەنەوە و ڕەنگە بگەن بە نەتیجەیەکی هاوبەشکە هەم لایەنەکان لە 2010 قبوڵیان بێ باشە دکتۆر بۆچی دەوترێت کات درەنگە بۆ هەموارکردنەوەکە ئایا ئەمە ڕاستە ینی کاتمان نییە لە بەردەسا بۆ هەموارکردنەوەکە یاخود خواستێک هەیە کە ئەوێ هەموار نەکرێتەوە من پێم وایە خواستێک هەیە ئەوێ هەموار نەکرێتەوە ئەگەر هیچ کات درەنگ نییە کات درەنگی چییە پرۆژه یاساکە هەیە لە سەرۆکایەتی پەرلەمان ئەمڕۆ لایەنە سیاسەکانە دەرەوەی پەرلەمان ئیتفاقی لەسەر بکەن پەرلەمان لە ماوەی دوسێ ڕۆژدا کۆ ئەبێتەوە ئەتوانن مناقەشەی لەسەر بکەن و بە ڕۆژێک دوو ڕۆژ سێ ڕۆژ ئەم یاسای هەموار دەکرێتەوە هیچ کێشەیەک تێدا نییە هیچ شتەکە ئەوەندا لەمپەرێکی گەورە نییە لە یەک بازدەیە بێتە چەند بازدەیەک یعنی 4 بازدە 5 بازدە یعنی ئەمە کەی بۆ کات نییە من پێم وایە کات زۆر لە بەردەستەوە زۆرش ئاسانە و هیچ زەحمەتیش نییە بە ئایندێکی نزیک دەتوانری هەموار بکرێتەوە یعنی ئەوەندا کارێک نییە ئەوەندە زەحمەت بیتن بەڵام پێم وایە بڵێ بیانوە بۆی بڵێ کات نەماوە بەڵێ ئەوەی کە ئەبینین لە چەند ڕۆژی ڕابردووە یاخود لە چەند هەفتەی ڕابردووە کە زۆربەی زۆری لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەن هەمواری یاساکە بکرێتەوە لەگەڵ ئەوەن کە کۆمیسیۆن کارا بکرێتەوە لەگەڵ ئەوە ڕێکارانە بگیرێتە بەر بەڵام دوجار ئەبینیت لە لایەکی ترەوە لایەنێک گۆستاوە ئەو ئەوێت ئەم بابەتە نەڕواتە پێشەوە باشە بۆ پرسێکی وا گرنگ لە هەرێمی کوردستان کە پرسی هەڵبژاردنە پێویستمان بە سازان نییە لەسەر ئەم بابەتە پێویست نییە هەموو لایەنەکان لەسەری ڕێبکەون هەر تەشکیلکردنەوەی ئەو کابینە خۆلی پێنجەمی پەرلەمان و کابینە هەرێمی کوردستان هێز لایەنە سیاسەکان کە هاتوونەتە داو ئەو حکوومەتە لە نێوێندا یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وایە بزوتنەوەی گۆڕان و لەگەڵ پارتی دموکراتی کوردستان کە زۆرینەی کورسەکانی هەیە یەک لە خاڵەکە کە زۆر جەختی لەسەرکراوەتەوە بە تایبەتی لە ئیتفاقی نێوان یەکێتی و پارتی ئەویش بە سازانە ئەو یاسایانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە کە گرنگە بۆی لەمپەر دروست دەکرێت بە سازان و بە لەکترگەیشتن ئەو یاسایانە تێپەڕێندرێ هەر کەسێک بێوێ لەمپەر دروست بکات لە بەردەم ئەم سازانە ئەم کۆبنەوەانە و هەموار نەکردنەوەی ئەو یاسایانە ئەم لایەنە پێش هەموو خەڵک ئەو لەگەڵ ئەوەی هەڵبژاردن لە کات و ساتی خۆی نەکرێت خۆ خەڵک خوێندەوارە و خەڵک ماشەڵڵە وشیارە و تێدەگا واقعەکان لەکوێیە لەبەرەوەی بەس بۆ ئەلام نییە من دەمەوێت هەڵبژاردن لە کات و ساتی خۆی دا بکرێتن خۆتەوە هیچ شتێک بەڤە نییە ینی بۆ ئەم یاسای هەموار نەکرێتەوە ئەگە یاسایکی باشتر هەیە فەرمون بە هەموار بکرێتەوە ئەگە یاسایەکە فعلەن ئەو یاسایە معقولە بۆ لی بترسێت کە پرۆژە یاسایەک
بەشێکی زۆر لە پەرلەمانتاران تەقدیمی دەکەن و نایڵ بچێتە ناو بەرنامەی کار و کار لەسەر بکرێ و مناقەشی داکەی فەرموو تۆ مناقەشەی خۆت بکە بە بەڕی معقولی خۆت بدۆزەوە کە ئەم یاسایکە ئێستا هەیە باشتر لەو یاسایە باشتر لەوەی کە چەند بازنەیەک بی یەک بازدەی باشتر لە چەند بازنەیەک بی و ئەو لایەنانەی کە دەیانێت بتە فرەبازدا ئەوانیش دوێنەرەکانن دەتوانن ئیسپاتی ئەوە بکەن کە بۆچی فرەبازدەی باشتر لە کاتی ئێستادا یەخوا گەر باشتر نەبێ وڵاتی پێشکەوتەکە بۆ فرەبازدەی هەڵبژاردن دەکەن بۆ هەتا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ویلایەتی فڵان ویلایەتی فڵان و پارێزگای فڵان با بڵێن بەم شێوازە هەڵبژاردنەکان دەکەن تا عێراق وەکو باس کرد بە فرەبازدەی دەکات ئێگە خراپە وڵاتی پێشکەوتەکان زۆر لە ئێمە لە پێشترن بۆ ئەوان دەیکەن بەتەکید دیارە فرەبازدەی باشترە هەموو ناوچێکی توان نوێنەری خۆی هەبێ لێک بازدەی عدالت نییە بۆ دیاریکردنی نوێنەرەکان لە چوارچێوەی پارێزگاکان و ناوچەکان بتوانین بێنە ناو پەرلەمانی کوردستان یعنی من دەپرسم ئێستا هەولێر عاسیمەی کوردستانە باشە چەند ئەندام پەرلەمانی ناو هەولێر لە ناو فراکسیۆنە جیاوازەکان ئەندامی پەرلەمانی کوردستانی خۆ مەفروض زۆرینەی ئەندام پەرلەمانەکان لە خەڵکی هەولێر بن چەند ئەندام پەرلەمانی هەولێری تێدایە لە بەرامبەر هەندێک پارێزگار هەیە بە بەراورد بە هەولێر ڕەنگە نیوەی هەولێر بێ ئەوان چەند ئەندام پەرلەمانیان هەیە لە سنوورەکەی ئەوان و بەدەنجی ئەوان ئەندام پەرلەمان لەکوێتر دەرچووە لەبەرەوە ئەگە بمانەوێت فعلەن ڕەو و خەبات و تێکۆشاری ملەتەکەمان بە فێرۆ نەڕوەکیان و قاوەکەمان بەرەو باشتر بڕوە لایەنەکان زیاتر ئاسوودەی بە خوێن شەیدەکان ببەخشن بە کەسوکار و تێکۆشەرەکان ببەخشن بە دنیای دەرۆژ نیشاندن ئێمە یەکگرتوین تەباینە یەک ڕیزان ئەو قۆناغێکی ئەسەر ناوچەکە دەگوزارێ کاتی و هاتوو ئێمە هەمومان ئامادە بین بە بەکارنامەیەکی هاوبەشی دراسە بۆ کراو بۆی خۆمان ئامادە بکەین بۆ هەموو ئەگەرەکان ئەوە پێویستە هەڵبژاردنێکی پاک بکرێت تۆماری دران پاک بکرێتەوە ئەو یاسای هەموار بکرێتەوە بۆی لە ئایندەیەکی نزیکتر لەو کات و ساتێکە دیاری کراوە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێتن خۆگەر نەمانەیە وا بکرێت دەتوانین دان بیان و پەنجەی هەڕەشە و گوڕەشە و مناقەشەی بەسەروبەر بکەین بۆی هەڵبژاردنەکە نەکرێت و دۆخی کوردستان لەوە زیاتر هێتێک بچێت لەوە زیاتر تووشی چەق بەستووی بێ هەموو لایەش دەزانین ئەوانەی کە بەرپرسیار لەوان ئەوان زەرمەندی یەکەم دەبن کە ئەم دۆخەتێک بچێ و جا لەوەی خوێنی هەزاران شەید بن بە فێرۆ دەڕوات و ئەوکیان و قوارێ زیاتر مەترسی دەکەوێتە سەر باشە یەکێک لەو قسانەی کە دەوترێت یاخود هەندێک لایەن باسی دەکەن ئەڵێن ئەگەر ئەم یاسای هەموار بکرێتەوە ئەوە مەترسی لەسەر مافی پێکهاتەکان ئەبێ وایە من تا ئێستا هەندێ من ئاگام لێ بێ لە نزیکەوە هیچ لایەنەکی سیاسی نەیوتووە کورسی پێکاتەکان کەم بکرێت و یا پێکاتە نابێ کورسی هەبێ و پێکاتەکانیش ئایا بۆ خۆیان هیچ پرۆژێکیان ئامادە کردووە تەقدیمی سەرۆکایەتی پەرلەمانیان کردووە بڵێن ئێمە دەمانێت کورسیەکان بەو شێوازەیە بۆ شێوازە نەبێ هیچ لایەنێک باسی ئەوەی نەکردووە بەڵام هەموو لایەنە سیاسەکان ئەوانەی کە دەڵێن یاساکە هەموار کردووە باس پێکاتەکان دەکەن دەڵێن پێویستە پێکاتەکان نوێنەری پێکاتەکان بن تەمسیلی ڕاستەقینەی پێکاتەکانی خۆیان بکەن برا تورکمانەکانمان برا مەسیحی و ئاشوریەکانمان پێکاتەکان قۆرغ نەکرێن لەلایەن لایەنێکی سیاسی کوردی یعنی پێکاتەکان پێکاتەی فڵان لایەنی سیاسی نەبن لایەنی سیاسی کوردی نەبن تەمسیل لە حەزبێک بکەن بۆی ئەو یاسایانی کە ڕەندی نیشتیمانیان هەیە و دۆخە کە دێتە پێش گرشتری بکاتن و پاڵپشتی لایەنێکی سیاسی بکەن ئەوان دانەوێ پێکاتە بە فعلی یەک تەمسیلی پێکاتی خۆی بکەن و نێر ڕاستەقینەی خۆیان هەبێ یعنی کار لەسەرەوە بکەن نەبن بە تەرەفێک بە بەشێک لەو چێشمە چێشوانەوەیان لایەنە سیاسی کوردەکان هەیە کاتێک بیانوێ بە زۆرینەوە بە کەمینە با بڵێن یاسایەک تێپەڕێدرێتن خاڵی دووەم کە باز لەو ناوی پێکاتەکان دێنرێتن پێکاتە بەتەنها لە شارێک و لەوە نییە مەسەلەن بۆ نمونە برا مەسیحەکانمان ئاشوریەکانمان لە هەولێر هەنا لە زاخۆ هەنە لە کۆیە گەڕێک هەیە بەناوی مەسیحی گەڕێک هەیە تایبەت بەوان لە شەقڵاوە هەیە لە هاودیان هەیە لە سلێمانی هەیە لە گەرمیان تورکمان هەیە لە کفری تورکمان هەیە تورکمان لە هەولێر هەیە یعنی لەبەرەوە برا تورکمانەکانمان لە شوێنتر هەنا یعنی ئەگە بتوێ باس پێکاتەکان بکرێ وا پێویستە پێکاتەکان لە لایەنە کورد لەو لایەنە کوردیاری کە داوای هەموار یاساکان دەکردنەوە لەوان دڵسۆزتر بن بۆ ئەوی خوشک و براکانە لە هەر ناوچەیەک ئەوانش دوێریان هەبێ لە ناو پەرلەمانی کوردستان بەڵام ئەگەر ئینەمە الأعمال بالنیات بەس ئەگەر نێتەکە بۆ ئەوەیە تەنها خۆیان بن و هەر ئەوان بن و هەر تەمسیلی شارێک بکرێەوە نوێنەری شارێک بێ و لە 2000 داوان نوێنەری حیزبێکی سیاسی بن نەک پێکاتێکی خۆیان ئەوە پێم وایە ئەو مەرحەلەیە بەسەر چوو و ڕەنگە لەمە دووە قۆناغشکێ بێتە پێش کە پێویستە بەو شێوازە بێ کە نوێنەری ڕاستەقینەی خۆیان ئێستا فعلا نوێنەری ئەو پێکاتانن بەڵام
ئەوەندەی تەمسیلی لانی سیاسی حزبێکی کوردی دەکرد ئەوەن تەمسیلی پێکاتەکانی خوان ناتوانانی بیکەن بەداخەوە. باش ئێمە لەبەردەم چەند ئەگەرێکین یاخود ئەوەیە هەمواری یاساکە بکرێتەوە و دوجار هەڵبژارنەکە ئەنجام بدرێ یاخود ئەوەی کە باسەکرێ و زۆریش پێداگری لەسەرەکرێ ئەڵێن ئەگەر یاساکە یعنی هەموار ناکرێتەوە تر هەڵبژارنەکە ناکرێت لە کاتی خۆیان بکرێ ینی لەم دوو بابەت لەم دوڕیانەیە ئێمە لەبەردەم کام ئەگەریانین بە تاکید دەگەر یاساکە هەموار نەکرێتەوە هەڵبژاردنی تا سەری ڕەنگە ئاسان نەبی بکرێ. چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان نبووی سپاس بۆ بەڕێزت کە ماندوومان کردی.